بحثا هەلوەستا چەپمەنیا باشوور کرد دەبێژە ترکیە دا چەپمەنیا باکوور و هەنێک زیاتر بوون بەحث دەکەن لێ ئەوروپایە بەحسا نەورۆز تێوی مەدنوچەنۆیە کردن هون چاوت نەخێنن بێدەنگیا باشوور هەلوەستا چەپمەنی چاوەیە ڕاستی چاپەمەنی باشوور کە چاپەمەنی زۆربەی چاپەمەنی باشوور بێدەنگ بوو مانای ئەوە نییە باشوور بێدەنگ بووە لەبەرەوەی چاپەمەنی باشوور زۆربەی چاپەمەنی ئێستا یعنی پرۆسەی ڕۆژنامەوانی لە باشووری کوردستان پرۆسەیەکی شێواوە کەناڵەکان حیزبین نەکەر حیزبین حتا شەخسین ینی دوور کەوتونەتەوە لە کاری پرۆفیشناڵی کاری ڕۆژنامەوانی کە ڕووداوێک ڕۆدا چۆن ڕۆدا ڕاستی وەکو خۆی بگوازنەوە وەکو بابرین کەناڵێکی ئەرچی خۆیان جێبەجێ هەیە دەنجی تاکوتەرا دەنگ و کەناڵ هەیە بەڵام کەمە زۆرینەی ئەو کەناڵانە هەژمونیان هەیە لە ساحەی لە باشوور ئەوانەی سەر بە حیزبن و ئەوانەی پارەی زۆر و زەوەندیان لە پشتە و باسی ئەوە ناکەن بۆچی بێدەنگە بوونی بۆچی گوتم ئەو حیزب و ئەو شخصانەی کە لە پشتی پەردەوە خاوەنی ئەم کەناڵانن ئەوان ئاڕاستیانە یعنی هەلوەستی چەپمەنی هەمان هەلوەستی سیاسی بزڵت ئەوەیە باشە کەمێک بەحسیەوە بکەن لە باشووری کوردستان دەتوانرێ بەحسی چەپمەنی ئازاد بکرێت یان هەیە نییە دەکرێت بەڵام وە گوتم زۆرینە سەر بە حیزبەکان و سەر بە کەسانی دەسەڵاتدارە ئەجینا دەنجی ئازاد هەیە و ڕێکخستنی ڕۆژنامەوانی ئازاد هەیەمە ڕێکخراوەکەیە چاوی ئەمڕۆ بۆ چاودێری کاری ڕۆژنامەوانی بەڵام ما لە چاو کەناڵەکانی تر یان ڕێکخراوەکانی تر کە سەر بە دەسەڵاتن ینی ناتوانین زۆر ڕۆڵی خۆمان ببینین یان دیاربی بەڵام چەند کەناڵێک هەیە بەڵام کەناڵی تەلەڤیزیۆنی نامەسەرەن گۆڤار هەیە ڕۆژنامە هەیە تا ڕادەیەک باشن ئازادن بەڵام بە کۆی گشتی پرۆسەی ڕۆژنامەوانی لە باشوور پرۆسەیەکی شێواوە و پێویستە ڕاست بکرێتەوە و پێویستە کەسانی خەمخۆر لە بواری ڕۆژنامەوانی لە پێناوی گەیاندنی حەقیقەت و ڕاستی بە خەڵک و ئەو هەوڵە بدەن کە ئەم شێواویە لێک جیا بکەنەوە. باشە ئێمە چون دەتوانین بە بەحسی هەلوەستێکی نەتەوەیی هەلوەستێکی کوردستانی بکەن ئەگەر لە کاتێکدا کە هەرەشە هەیە لەسەر نەورۆز تیوی لەسەر مەدنوچایە لەسەر زارۆک تیوی باشووری کوردستان مەدیای باشووری کوردستان باسی نەکەی بۆ نمونە ئەگەر ئێستا کوردستان تیوی دابەخرێ یا کورتسات دابەخرێ یا NRT دابەخرێ ئێمە هەر نەبینین چای خۆمان ببەستین باسی نەکەین ئەوە چون دەبێ هەلوەستێکی مدیایی یانجی کوردستان ڕەوشی ڕۆژنامەوانی لە باشوور یعنی ئەوە ئێستا لێرە نەورۆز تیڤی لە هۆتبێرگدا ئەخرێ پێشتر ڕۆژ بەڵام ڕەوشی ڕۆژنامەوانی لە باشوور ڕەوشێکی زۆر خراپدایە یعنی تا ئێستا شش شەهید هەنە شش شەهیدی ڕۆژنامە نووسەنە کە ینی شەهیدی قەڵەمن شەهیدی ئازادی ڕادەربڕین شەهیدی ڕاستی گوتنن نا دژی حیزبێکی دیاری کراو بن دژی ینی لەبەرەوە ینی ممارەسەکردنی کاری ڕۆژنامەوانی بە شێوەیەکی ڕاست و دروست لە باشوور زەحمەتە تا ئێستا وەک گوتم ینی ئاخر شەهید ودات کە لە دهۆک شەهیدیان کرد کام ڕۆژی دیسا لە ئاژانس هەبوو گافی کوشتنیان لە بەراکەیان دەکەن ئێستا لە بەراکەی ودات دەکرێت ئەمە ئەوەی کوشتن بووە چەندین کەسی تر هەڕەشەی لێکراوە بە تەلیفۆن هەڕەشەی لێ دەکرێت ئەوە هەڕەشەی دەکرێت یعنی هایمەنەیەکی دژی ئازادی لە باشوور هەیە بەبێ ئەوەی ئەینوانەکەی ئاشکرابێ باشە دیسا باسی دەکەین بزان نەڕازێبوون نەزارەتیەوە بەردەوام دەکەین لەسەر باشووری